خۆشببختانم پار ئەو فکرێن بە مشکات گوتم ئەمێ کە دەستکەوێت لە بازار مەسەرەن ئەکەوی تۆڕوانە بیکڕم بەریبم خۆشببختانە پار دەقریبە 400 دانم بەرە خۆشببختانە تەسیری زۆر بوو خەڵکی هەکێ شەرمی یەکرد بوون بچێڕاو بکە مەسەن دەنگمان لێنە باسمان کرد مەلای ئاینیمان هێنا باسمان کرد قایم قامان هێنا باسی کرد خەڵکی ڕۆشنبیر و ئەشاری خۆمان هێنا قسەمان لەسەر کرد بووی کە ئەم دیادە ناشینە نەمێنێ ئەمە دەستپێشخەرێکی شایستەیە بەهادارە بە تایبەتی کە دەستپێشخەریەکە تاکە کەسیە لە هاوڵاتیانەوەیە ئەمە پشگیریەکی گەورە بێ بۆ دام و دەستگای دەوڵەت بۆ ڕێکخراوەکان بۆ میدیا کە بتوانن بەیەکەوە بەشداری لەم پرۆسەیە بکەن سلێمانی لە زۆم دەستپێشخەریانی کردووە برای بەڕێزم کاک شەریفی حاجی ڕەسوڵی سەفرە هەر خۆی ئەمە دەمین جاریەتی کام ئیشاکە لە شینکایەتی لە سەفرە و زەروون لە هەواری شار لە شوێنی تر